بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدين کە دوو جار کورتکراوەی کتێبی ئیحیا علوم الدین ئیمامی غەزالیە هەموو عەسرانێکی سێشەم لە خزمەت ئەم کتێبە نایابە ئەبین. ئەم کتێبە لە چوار بەش پێک هاتبوو، ئێمە گەشتنێتە بەشی چوارەم کە بەشی منجیاتە، ئەو بەشەی کە ئینسان ئەو شتانەی کە ئینسان ڕزگار ئەکا بەرەو لای خوای ئەبە، واتە سالیک ئەو کەسەی ڕێبازی خواناسی گرتووە لە کۆمەڵی ڕێگاوە زۆر بە سەریعی ئەگاتە خواگیان جەل جەلاله و دەرگاکانی گەیشتن بەخوا زۆرن. تەوبە دەرگایەکە لە دەرگاکان، سەبر و شکر دەرگایەکە لە دەرگاکان، خەوف و ڕەجا دەرگایەکە لە دەرگاکان. ئێمە لە باسی خەوف و ڕەجاءە ژیان بەسەر ئەبین. گەیشتنە ئەوەی کە ئیمامی غەزالی بەیان و ئەقسامی الخەوف جۆرەکانی ترسان لە خوامان بۆ باسەکە. ئەفەرمێ ئیعلەم بزانە ئەنە مەقاماتی الخائفینە تەختەلیف، و مەقامی ئەو کەسانەی کە لە خوا ئەترسن جەل جەلاله جیاوازە، پلەکانیان جیاوازە. فمنهم من يغلب على قلبه خوف الموت، هەیانە ترسان لە مردن زاڵە بێ بەسەر دڵیا لە پێش تەوبەوە. هەشیانە نا ئەترسی ئەو نیعمەتانەی کە خوا پێی داوە و ئیستیدراج بێ. ئێمە شتێکمان هەیە مەسەلەی ئیستیدراج بریتیە لەوەی کە ئینسان خوای گەورە نیعمەکانی ئەداتێ تەواوی نیعمەتەکان، بەڵام نیعمەتەکان لە حەقیقەتان نیقمەتن، بۆی ئینسان زۆر دڵ بە نیعەم خۆش نەکات. طبعی ئینسان ئاوایە حەزی بە نیعمەتەکانە، بەڵام هەندێک جار ئەم نیعمەتانە پەتشلکردنی خوایە بۆ ئەم کەسە هەتا و کاتێ ئەیگرێ عوقوبەی ئەدا. پێی ئەوترێ ئیستیدراج النعم. خۆی دەڕەج بە معنایشی بە معنای قادرمە دێ، واتە چۆن یەکێ بە قادرمەیە کە هەڵ ئەگەڕێ نازانێت لە سەربان چی حازر کراوە یا چی لە سەربانە. ئەمیش بەم شێوازە نیعمەتەکان یەنە پێشی وردە ئیستیدراج بەسەریا سەر ئەکەوێت، نازانێت لە عاقیبەتە پشتی ئەم دیوارەی کە ئەم بۆی ئەڕۆ ئایا چییە یا ئەم سەربانە چی تێ. بۆیە هەندێک جار ئینسان لەوە ئەترسێت لە خەوفی مردنی زۆرە، ئەوە صفەتێکە لە صفەتی خائفین هەیەتی ئەم صفەتە زیاترتیایە زاڵە کە ئەترسێت لە نیعمەتەکان. ئەوە جۆرێکە لە ترسان لە خوا جەل جەلاله. هەیانە لەوە ئەترسێت کە لە ئیستیقامەی ڕێگە لا بدا، چونکە ئینسان بەڕاستی خوای گەورە لە قورئانە فەرمێ ئەن تەزیل قەدەم بعد ثبوتها، یعنی ئینسان ئەترسێت لەوەی دوای ئەوەی پێکەی ثابت بووە زائل بێ لا بدا. بۆیە هەندێکیان لەوە زۆر ترساون مەقامی خائفین، هەندێکیان لە سوئی خاتیمە ترساون لەوەی کە ئەم دنیا بەجێ بێڵن بە باشی بەجێ نەهێڵن. ئینسان مەسەن کۆڵێکی گەورەی جوان کۆ ئەکاتەوە لە دوایە خۆی بەدەستی خۆی بیفەوتێنێ، لەوە زۆر ترساون کە عاقبەتیان خراپ بێ. هەشیانە ترساوە لەو شتانەی کەوا لەمە و پێشکردوونی هەمیشە سەیری کردووە، ئەو گوناهانەی کە لە دەستی دەرچوون ڕۆشتون لە دەستی هەمیشە لێیان ترساوە. ئەفەرمێ هەموو مەسەلەی خاتیمەیەک فەرع لە سابقە، یعنی ئینسان یا لەوە پێش ئەترسێ یا لە سوئی خاتیمە لەمە دووە ئەترسەیەکێ لەو گوناهانەی کردوتی خوا عەفوی نەکە. بۆیە جاری وایە ئینسان سەدان جار ئەو گوناهەیەتەوە زەینی سەدان جار تەوبە ئەکا ئەگەڕێتەوە لای خوا جەل جەلاله، لێ ئەلاڵێتەوە لێ ئەپارێتەوە لەعەلە خوای گەورە بیبورێ. ئەفەرمێ دەی خوا جەل جەلاله هەر کەسێکی بوێ لەم عەبدانەی کەوا بەم شێوازە خەوفیان هەیە بەرزیان ئەکاتەوە. هەیانە ئەلەمە زۆر ترساوە، وەرە خواییان ئیرادەی هەبێ بەرزت ئەکاتەوە، ئیرادەی نەبێ نییە. من يشاء من غير وسيلة لا يسأل عما يفعل. پرسیار ناکرێت لە خواییان کە بۆچی ئەم کارێک کرد، بۆ ئەم عەبدە لێ بورە، بۆ ئەم عەبدە لێ نەبورە. کەس ناتوانێت هیچ شتێک دەسەڵاتێک پرسیارێک لە خوا جەل جەلاله بکە. لە فەرمایشتێکە هاتووە ئەفەرمێ ئەمانە ئەهلی بەهەشتن ولا ئوبالی،
بەلامەوە گرنگ نییە کە ئەهلی بەهەشتیشن ئەمانش ئەهلی جەهەنەمن وەلا ئوبالی هەر بەلای منەوە گرنگ نییە گرنگ عەبدەکەیە لە نێوان ئەم خەوف و ڕەجا و ئەم ترسانەیە چۆن ژیان بەسەر ئەبا ئەفەرمێ هەندێک لە ئەقسامی خائیفین ئەوە بۆ لە سەکەراتی مردن لە سەرە مەرگ ئەخیر لە حەزەی ئازارەکانی ڕۆحکێشان لەوە ترسان خائیف هەبوو یعنی خائیفەکان جۆرجۆرن هەیانە زۆر لە سەکەراتی مەوت ترساوە ئەفەرمێ هەشیان لە پرسیاری سوئالی نەکیر و منکر زۆر ترساوە هەیانە لە عەذابی قەبر زۆر ترساوە هەیانە زۆر لەوە ترساوە کە لە بەردەم خوایە ڕائەگیرێ لە ساحەی مەحشەر وەڵڵا ئینسان جاری وا هەیە بیرەکاتەوە وەرە ئەم خوا عەظیمە جەل جەلالوه ئەم هەموو کەولەی لە پێناوی تۆیە دروست کرد بەخوا گوڵێک نییە گەڵایەک نییە لەم سەرزەویە لە پێناوی ئینسانە دروست کراوە ئەستێرەیەک نییە لە پێناوی ئینسانە دروست کراوە دێوەرە لە بەردەم ئەم خوا عەظیمە ڕادگرن پرسیار و محاسبە و حساب و کتابە لەگەڵا بکە هەندێک لە خائیفین زۆر لە مووقیفە ترساون کە لە بەردەم خۆیان ڕائەگیرن زۆر ترساون لەوەی کە خوا مناقەشەی نعمەتەکانیان بکە زۆر ترساون بەسەر سیڕاتی پردی سیڕاتە نەتوان پەڕنەوە ترساون لە ئاگر ترساون لە جۆرەکانی عەزاب لەناو ئاگرە ترساون لەوەی حێرمانی بەهەشت نەخرێنەوە بەهەشتەوە ترساون لەوەی حیجابی لە نێوان ئەو ئەن و خوایە دروست بێ نەتوانن بە حوزوری خوا شاد ببن هەموو ئەو مەکروهاتانەی کە هەیە ئەوەی کە ئەو خەوف و شتانەی کە هەیە لە باسی ئەهوالی ڕۆژی قیامەتە هەموو شتانێکن کە مخەوفن و هەمووشی دەرەجاتی هەیە لە هەموو ئەمانە پلەی کامیان بەرزترە ئایا کەسێک لە مردن بترسێ لە سەکەراتی بترسێ لە سوئی خاتیە لە چی لە هەمویان پلەی ئەمەیان بەرزترە ئەفەرمێ فعلاها رتبة لە هەمویان گەورەتر ئەمەیە خوف الحجاب عن الله تعالى لەوە بترسێ ئینسان لە نێوان ئەموو خوایە حیجابێک دروست بێ پەردەیەک دروست بێ ئەمە لە هەموو جۆرەکان ناڕەحەتترە وهو خوف العارفين ئەمە ترسانی ئەو کەسانەیەکەوە عارفن بەخوا جل جلاله عارفین صفتێکی زۆر گەورەیە لەناو ئەهلی تەسەووفە چەندین پلە هەیە پلەی عیرفان پلەیەکی زۆر بەرزە ئینسان ئەگاتە ئەوەی کە چاوی دڵی خواگیان جل جلاله ئەبینێ أعلى مرتبة دينداري برتل إحسان أن تعبد الله كأنك تراه أما برسترين جوري عبداتية إنسان بقات آستيكي وكا عبداتي خواك أكالن عبداتي مرشتنها نجنية الزينتانيان رجو والله ناو بازارد هلسو كوتد لمالوا لقل دورو برا لقل رفيقك لقل يعني همو جياني تو أن تعبد الله كأنك تراه أهو عبداتك يبوكي كأنما تأخذ شاود لأخوة جل جلاله أما خوف عارفة قورة كان بيش أمش خوف زاهدة كان خوف عابدة كان أنواع خوف من هي بلام لهمويا برستر أوي إنسان لو مقام زور بترسي وركي من هي حسب بينيني جوانينك أم همو جواني قردون هشتا تشاوي إما تيرناك بو سوك إما جواني جوانان من أوي صاحبي جوانا كان من أوي بيبينين ئەم هەموو جوانی سەرزەوی ببینە ئەبێ خوا جل جلاله خۆی چەندێ جوان بێ دەیوەرە حەجب بکرێ لەم خوایە جل جلاله نتوانی ئەم جەماڵ و جوانی ئەو ببینی کە ئەفەرمون ئەهلی بەهەشت ئەگەر بەهاتایە و بینینی خوا لەناو بەهەشتا نەبوایە بەخوا ئەهلی بەهەشت بێزارە بوون لە بەهەشت چونکە ئەوان بینینی خۆیان ئەوێ جل جلاله بۆیە لە بەهەشتا ئینسان ئیقرار ئەکات و استقرار ئەکات و حیاتی هەتاهەتایی ئەوێ چونکە بە حضوری خوا جل جلاله شادە بێ بۆیە ئینسان ئەبێ زۆر لەو مەقامە بترسێ کە بەهۆی گوناهێکەوە بەهۆی عەسیانێکەوە خوا ئەوەندە لێی تووڕە بێ حەجبێک لە نێوان ئەم و خوایە دروست بێ نەتوانێ ئەو خوا عەظیمە جل جلاله ببین دوای ئەمە فەصلێکی تایبەت ئیمامی غەزالی دەست پێ ئەکا ئایا خەوف و ڕەجا کامیان گەورەترن کامیان لەکوێ زاڵترە بەسەر ئەوی تریانە أفرمي فضيلة كل شيء بقدر إعانته على طلب السعادة وهي لقاء الله تعالى أفرمي فضيلتي هموشتك بأندازي أو يتشاني هاو كاريتو أقابو يبقيتا آسوديتو كامية زور كان إنسان كان هم بدو آسودي ويلين بلام آسودي إما كامية بخوا آسودي غير لقاء إخوانية غير قيشتن بخوا جل جلاله آسودي كوا آيا بمال آسودي أبي ئایا خانوویەکی جوانت هەبێ ئاسوودە ئەبی ئایا باخێکی نازدارت هەبێ ئاسوودە ئەبی ئایا مناڵی زۆرت هەبێ ئاسوودە ئەبی ئینسان بە هیچ لەوانە ئاسوودە نابێ ئەم دنیا جێگەی ئاسوودەیی ئێمە نییە
والله بەس لقای خوا جل جلاله ئینسان ئاسوودە ئەکات دەرونی ئارام ئەکاتەوە چەندێک لە خواوە نزیک بی ئەمەندە سەعاتە دەستگیر بووە ئەمەندە ئاسوودەی هاتووە بۆ لای تۆ دەی هەر شتێک ئایا خەوف و ڕەجا کامیان ڕەجا بەخوا نزیکت ئەکاتەوە لە خوا یانە خەوف لە خوا و ترسان نزیکت ئەکاتەوە لە خوا چونکە ئینسانەکان جیاوازن هەیانە بە ڕەجا نزیکە بێت یان بە خەوف بۆی ئەفەرمێ ولمن خاف مقام ربه جنتان ئەو کەسەی لە ئەو مەقامە بترسێ کە بە حضوری خوا شادە بێتەوە ئەوە دوو بەهشتی وەدانراوە وقال تعالى رضي الله عنهم ورضوا عنه خوا ليان راضي بواني لخوا راضي بون زانان أفرمون أجر أتيب بزاني خوا لتو راضية بزانة تو لخوا راضي أجر تو لخوا راضي بخوا لتو راضي شون همو أو قدراني كبسرت يا لجيانا آية تو بيان راضيت آية دلت الراضية بأمريكاني خوا حتما أجر حكمتي خوا من بودرك هم الراضين بخوا أجر پەردەی حکمت هەڵدرێتەوە هەرچی مصیبەتێک کە ئەیبینی لە خۆشی ئاهەنگی بۆ ئەیژێڕی چونکە مصیبەتێکی زۆر گەورەتر هەبوو لەژێر ئەم مصیبەتە بەڵایەکی زۆر خراپتر هەبوو خوا بەمەیان بەڵا گەورەکەی لەسەر لابردی بۆی هەندێک لە زانایان ڕەیان ئەوهایە فەرمون هەموو شەڕ تەنها بە نیسبەت ئینسانەوە شەڕ ئەگەرنە لە حەقیقەتە شەڕ نی لە حەقیقەتە خەیرە هەموو کەسێک کوڕێکی مردووە زۆر بێتاقەتە ئەگەر حکمەتەکانی بۆ دەرکەوێ ئەزانی چەند ئارام و چەند ئاسوودە ئەبێ حکمەتی مردنی کوڕەکەی ئافرەتێکی بۆ نەبووە ئەگەر حکمەتەکەی بۆ دەرکەوێ ئەزانی چەند جار سوژدە ئەبە فەقیرە ئەگەر حکمەتەکەی بۆ دەرکەوێ لە فەقرا چ گەورەیەکی دەسەکەوێ لە دەوڵەمەنیا چه بەڵای ڕوویتی ئەکا ئەزانی چەند ئاسوودە ئەبێ بازرگانێکی گەورەی ئیفلاسەکە ئەگەر بۆی دەرکەوێت چه حکمەتێکی تیا سوژدە ئەبا بۆ خوایان الحەمدولله کە ئیفلاسم کرد بۆیە رضي الله عنهم ورضوا عنه خوا لكسي راضي أو لخوا راضي به تسليم بو به تسليم بخوا بز أو كسر سعادتي دسك أسود أبك تسليم بو بخوا تواب راضي بو ذلك لمن خشي ربه أما كي كخوا لي راضي أبي كين أواني لخوا راضي أوانا كخشيتي خوان هي ترسيان لخوا جل جلاله هي لفرما يشتهاتو أفرمي سبحان الله أجر عبد پێستەکەی گرژ بوو لە ترسی خوا جل جلاله جاری وایە ئینسان هەڵەیەک ئەکا گوناهێک ئەکا گرژێک بە لاشەیەت حرەکەیەک لە جەستەیە دروسێ هەست بە ناڕەحەتی ئەکا ئەفەرمێت چۆن دارێک گەڵاکانی ئەوەرێ ئەگەر هەوایەکی قایم لێ بدا ئەوە ئەم گرژ بوونەی پێستی تۆ ئەوە گوناهەکان لە تۆ ئەوەرێن فەرمایشتەکە ئەفەرمێ إذا اقشعر جلد العبد من مخافة الله عز وجل تحاتت عنه ذنوبه قلنا كان أكون خواروا كما يتحات عن الشجرة اليابسة ورقها هرشون قلاي داريه وشكبو شون أكون خواروا قلا كان أبو شوازا قلنا كان أور خوا جل جلاله قد لكسك تورنا بك أجر مخافتي خوايها به با قناهش كا ما دام ترسي خوا لدلياتي خوا لي تورنا به فرمایشتی کتر پیغمبر صلی الله علیه و آله و سلم لحدیث قدسی که خواجان افرمای وعزتي وجلالي لا اجمع على عبدي خوفين ولا اجمع له امنين قد بسر عبدك ما دو ترز دانانم قد دو آرامش دانانم چون اگر هاتو لدنیا دا ام عبدا جوين دا بآخرت نترسل لآخرت لير امن و اماني هبه لو هيج أمن أمانك نابي أجر هاتوا وإن خافني في الدنيا لدنيا لمن ترسا أمنته يوم القيامة للرجع قيامة أميني أكما وهواشي أكما هم مخافتي كتو لير الأخوة جل جلاله أمانة بوتو أمينية بوتو للرجع قيامة دي فرمایشتی پیغمبریان صلی الله علیه و آله وسلم دو چاو آگریان ناگاته يعني ناچناو بهیش شوازک ناچناو آگروا لا تمسهم النار أبدا عين بكت من خشية الله فرشاوك يقتل فرميسك للرواياتك أفرمي أقل بقدر سري ميشك فرميسك لبرخاتي خوا لم شاوها تدروا أم شاوها بأقر ناسوتي برخاتي خوا بويا زور قرنجا إنسان كاتا پنهانكاني هند جار بير كاتو بقريا لبنا أي خوايا لفرميشتك أفرمي أقل نتانتواني بزور خود بقريانا لو أشي إما لقل يكترى ممكن به شكو قرياني موافقة من هي
جاری وایە ئینسان لەناو مەجموعەیە دیندارە کە هەمویان ئەگرێن ئەمیش ئەگرێ هێشتا ماوە ئەوە ئیلا ئەبێ لە کاتە پەنهانەکان تا فرمێسکێ بە چاوە تا هاتبێتە خوارەوە ئەم چاوەی کە ئەم فرمێسکێتە خوارەوە ئاگری بەرناکەوێ لەگەڵ ئەوەشە کەسێک لە پێناوی خوا عینون باتت تحرس فی سەبیل الله چاوێک کە لە پێناوی خوایە ئەچێ لە مەعسکەرێکە لە شوێنێکە دانیشتۆ لە بەرخاتی خوا لە سەنگەرێکە لە بەرامبەر کافر و بێدینانە یەت لە بەیدانی جیهاد و ئەوانە ئەم چاوەی کاتێکەوە مانوو ئەبێ سەیری دوژمن ئەکا سەیری بەرامبەر ئەکا ئەو چاوەش ئاگری ناگاتێ واتە ئەو چاوەی کە ئەگریە لە پێناوی خوایە وەکو ئەو چاوایە کە چاوی مجاهیدە کە لە سوغڕەی یەکەم و لە پێشی پێشەوەیە ئەوە ئومەتی ئیسلامی پارێزێ عینٌ باتت تحرس فی سەبیل الله دەی بزانە کەسێک کە پرسیار کا بڵێ باشە کامیان گەورەترە ترسان لە خوا گەورەترە یا ڕەجا ئێمەش پێی ئەڵێن ئەم قسەی تۆ وەکو ئەوە وایە بڵێ کاکە ئەرێ نان باشترە یا ئاو ئەڵێن کاکە بۆ کەسێک کە برسی بێ نان زۆر باشترە بۆ کەسێک تونی بێ ئاو زۆر باشترە ئەگەر هاتو هەردووکیان برسیشت بوو تونیشت بوو هەردووکیان بۆ تۆ باش ئەفەرمێ ئەگەر هاتو هەردووکیان بە ئەنداز یەک بوون ئەو کاتە بە ئەنداز یەکن پێویستی تۆ بۆ ئەو دوانە بە ئەنداز یەک بوون بە ئەنداز یەک وەخوا خەوف و ڕەجاش ئاو هەیە جاری وا هەیە یەکێکیان دڵ پێویستی بە دانەی پرسی پێویستی بە ترسە بۆی بگەڕێتەوە لە گوناه جاری پێویستی بە ڕەجا ئەبۆی مەئیوس نەبێ لە ڕەحمی خوا دەی بزانە فەزلەکەیان بە ئەندازی نەخۆشیەکەی تۆیە بۆ هەندێک کەس خەوف باشترە بۆ هەندێک کەس ڕەجا باشترە ئومێد بەخوا ترسان لە خوا کامیان لەم دوانە بۆ تۆ باشترە خۆت بیدۆزەرەوە نەخۆشیەکە جاری وایە ئینسان مەعسیەتی زۆر ئەکا گوناهی زۆر ئەکا هەتا وەکو وای لێت مەئیوسە بێ دەی بۆ ئەم کەسە ڕەجا باش ڕەجای بەخوا گەورە بێ ئومێدی بەخوا زۆر بێ بە ڕەحمی خوا دڵی خۆش بێ بۆ ئەم کەسیان ئەمە دەواکەیەتی دەی کەسی واشەیە ناوەڵا گوناهی زۆر زۆر کردووە بە هیچ شتێ ناگەڕێتەوە هەموو جارێک گوناهەکە وەڵا کوڕە خوا ئەرحەم الراحیمین بۆ ئەم کەسە خەوف باش چکە نەخۆشیەکەی ئەم وهایە کە پێویستی بە خەوف هەیە بەڵام لە هەموو حاڵەتەکانە ئەڵێن ترسان لە خوا باشترە چونکە ترسان لە خوا جەلە جەلالوهو وەکو کەسی برسی و کەسی نەخۆش ئاو هەیە کەسی نەخۆش پێویستی بە عیلاج نییە ئەگەر برسی بێ پێویستی بە خواردن هەیە چونکە هەتا وەکو مقاومەی لاشەی پەیانەکە ناتوانێت چارەسەری نەخۆشیەکەشی بکە هەرچەندە ئێمە خۆمان زۆر کات لە مەسەلەی نەخۆشە زۆر جهد دەکەن کە نەخۆش خواردن بخۆ لە فەرمایشتێکە هاتووە پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم نەهیەکە لەوەی کە زۆریان لێ بکەین خوا خۆی خواردنی ئەداتێ خۆی ئاوی ئەداتێ خۆی حەزی لە چی بوو لاشەی پێویستی بە چی بوو حەزی لەو شتێ وێ زۆر کات ئینسان ئەچێ بۆ لای دکتۆرێک ئەڵێ باشە من چی بخۆم چی نەخۆم لاشت پێویستی بە چی بێ حەزی لەوەیە هەر چۆن ئافرەتێکی حامیلە لە کوردەواری خۆمان ئاڵێن بێزوو ئەکا بۆ خواردنەوە مناڵەکەی حاجەی بە چ جۆرە ڤیتامین و خواردنێک بێ ئەو دایکە هاواری ئەوەیەتی حەزی بەوەیە عینەن نەخۆشیش بەو شێوازەیە بەتایبەتی ئەو نەخۆشی کە پێ بە ئینسانەوە دەرئەکەوێ ئەو نەخۆشیان کە دەرناکەون لەو ئەچێ ئێمە وەکو مەناعە هەندێک خواردن بگرینەوە وەکو شیفا و عیلاج هەندێک وەکو شیفا و عیلاج ئینسان حەزی لە هەرچی بوو ئەوە بخوا ئەوە شیفایەتی بەڵام وەکو ئەوەی کە نەیەڕی ئەم نەخۆشی زیادکە ئەوە قەزەیەکی ترە لەو ئەچێت تەبیبەکان ئەوە دەقیقتر تحدیدکەن کە ئەم کەسە چی بۆ باشە چی بۆ خراپ بۆیە ئەفەرمێ ئەم خواردنەی با بڵێن ترسان لە خوا وەکو خواردن ئاو هەیە بەڵام مەسەلەی ڕەجاءەکە هەندێک جار وەکو ئاو هەندێک جاریش نا وەکو چی وایە وەکو دەرمان وایە بۆ نەخۆشیەکان ئەفەرمێ چۆن ئێمە هەومان ئەڵێن خوبس نان باشترە لە سکنجین کە بریتە لە جۆرێک لە دەوای با بڵێن زەردووی ئەکا بۆ چونکە ئەمەیان نەخۆشی برسێتی ناهێڵێ ئەوەیان سەفرا و نەخۆشی زەردووی ناهێڵێ دەی نەخۆشی برسێتی زۆر قورسترە لە ئینسانە بۆیە پێویستی بە خواردن زۆرترە پێویستی بە نان زۆرترە کەوابوو بە هەموو ئاعتیبارەکان ئەگەر سیرکەین لەو ڕوانەوە ئەبینین ئینسان دائیمە خەوف باشترە چونکە ئینسان تووشی غەڕایی زۆر ئەبێ مەعاسیەکان زۆرن
دەی مەعاسی کە لە ئینسانە زیادی کرد پێویستی بە خەوفە لەخوا بیگێڕێتەوە. ئێمە زۆر کات هەوڵ ئەدەین خەڵک هان بدەین لەسەر دینداری و خواناسی و زۆر کات باسی ڕەحمی خوا جەل جەلالوهو زۆر زۆرەکەین. تەواوە ئیشێکی باشە، بەڵام پێویستە لەگەڵ ڕەحمی خوایە و ڕەجا دروستکردن بۆ خەڵک خەوفی خوا جەل جەلالوهو لە دڵی خەڵکە بچێنین. ئەفەرمێدەی ئەگەر سێری ڕەجا و خەوف بکەین کامیان باشترە؟ ئەڵێن کاکە پێویستمان بەوەیە کە لە ڕەجایە ئێمە لە بەحری ڕەحمەتی خوا هەڵگۆزین و پێشکەش بە خەڵکەین. ترسیش لە خوا پێویستمان بەوەیە کە لە بەحری تووڕەیی خوا پیشانی خەڵک بدەین. دەی کەسی متەقی ئەوەیە خەوف و ڕەجا لە لای وەکو یەکن، نەخەوف نەڕەجا هەردووکیان لە یەک مستەوایان لە یەک ئاستان. بۆیە هەندێک لە سەلەف فەرمویانە ئەگەر هاوار بکرێ بڵێن هەموو خەڵکی چوونە ناو بەهەشتەوە یەک کەس نەبێ، ئەترسین ئەو کەسە ئێمە بین کە ناچینە ناو بەهەشتەوە. ئەگەر هاوارکەن هەموو خەڵکی چوونە ئاگرەوە تەنها یەک کەس نەبێ، ڕەجا ئەکەین ئەو یەک کەسە ئێمە بین کە بە تەنها ئەچینە ناو بەهەشتەوە. دەی ئەمە صیفەتی کەسی متەقیە کە هەردوو ئاستەکە وەکو یەک پێکەوە ئەبا. ئەگەر پرسیار بکرێ بڵێن باشە ئەگەر خەوف و ڕەجا بە ئەنداز یەک بن لە دڵی ئیماندارە، باشە کامیان ئەکەوێتە پێشەوە؟ کامەیان لە پێش تەقواوەدا ئەندرێ؟ ئایا خەوف یا ڕەجا؟ ئایا ئەم کەسێ ڕەجای بە قووەتتر بێ اینجا ئەبێتە متەقی یانە خەوفی بە قووەتتر بێ؟ ئەڵێن کاکەگیان کەسی ئیماندار متەقی کە ئەگاتە ئاستێکی بەرز یەقینی نییە لەوەی کە کردەوەکانی گیرابێ. خۆ ئەگەر وابێ ئینسان ئێمە دیقەت بدەتەوە بەیانی هەڵەسیتەوە پێ نوێژەکەت ڕێک و پێ کردووە، باشە بە ڕۆژوو بوویت مەسەلەن ذکر و ئەورادی خۆتت خوێندووە، سەدەقە و خەیر و خێراتی خۆتت کردووە، قورئانی ئەو ڕۆژەت خوێندووە، حیزبی ئەو ڕۆژەت کە سەیرەکەی ئەعمالە صالحەکان هەموو کۆکەیت و خۆت نەزر کردووە بۆ خوا لەو ڕۆژە، ئەگەر وابێکەوە بۆ ڕەجا باشترە. بەڵام نا، چونکە من یەقینم نییە ئەمانە لێم وەرگیرابن، نازانم نوێژەیە کردم لێم قبول کرایان نا، نازانم ئایا نوێژەکەم لای خوا قبول بوو یان نا. لەبەر ئەم نەزانینە ئیعتیدال لە بینی خەوف و ڕەجایە باشترە. دەی تۆوی ئیمان ئینسان لەکوێ بنێژێ، لەکوێ دایڕێژێ؟ دەی ئینسان ئەو هایە مەهماکان عەبدایەتەکەی جوان ساغ تۆغ بێ، ئەبێ بزانێ ئەو زەویەی کە تیا ناشتووە چۆنە، ئایا بەرهەم ئەدا؟ ئەگەر یەقینی هەبوو کە بەرهەم ئەدا، ئەو کاتە ئینسان ئەبێ ڕەجا وردە لە خۆیان دەست پێ بکە، ئەگەنە دائیمە ترسان لە خوا جەل جەلالوهو. جاری تر عەرزم کردوون ماسە سەعیدی نوورسی فەرمێ جاری وا هەیە دەنگ کێشخارتەی بچووک خەرمانێکی زۆر گەورە ئەسووتێنێ، خەرمانێکە کۆ کردوێتەوە بە دەنگ کێشخارتە و گوناهی ئەیسووتێن. بۆیە خەوف دائیمە لە ئینسانە دەنگ کێشخارتە چەند بچووکە بە چاو خەرمانێکی گەورەیە، دێ ئەم دەنگ کێشخارتە قووەتی ئەوەی هەیە بیسووتێنێ. بۆیە ئینسان جاری وا هەیە عملەکەی سفر ئەبێتەوە. بۆیە دائیمە ئەبێ لە بینی خەوف و ڕەجایە بێ نەک تەنها ڕەجا هەڵبژێرێ. ئەوە تا عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ یێتە لای حوذەیفە صاحبی سری پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم، ئەڵێ ئەی هاوار من لە منافقەکانم یان نا، لەوە ئەترسی ئایا منافق بێ یان نا؟ دەی ئەترسێت لەوەی کە ئەو عیبانەی کە بینی خۆی و خوا هەیەتی، ئەو جۆرە عیبانەی کە لە ئینسانە هەیە لە بینی خۆی و خوا، کی ئەڵێ یەکێک لەم عیبانە خوا لێتە بورێ؟ بۆیە ئینسان دائیمە ئەبێ لە ناو خەوفا بێ. دەی خەوفی محمود کامەیە ئەوەیە تۆ وا لێ ئەکا کردەوەی باشکێ، وات لێ ئەکا پاڵ بە دنیاوە نەدەی، هەوڵی زیاتر بدەی بۆ ئاخرەتە. کاتێکەوە مردن نییە بەرەو لای ئینسان، چی بۆ ئینسان باشترە؟ من لە ژیان تا هەموو کردەوەکانە خەوف باشترە، بەس لە سەر مەرگە دائیمە ڕەجا باشترە. قەت لە سەر مەرگە نەترسی، تەنها تەماشەی ئەو بکە کە خوای گەورە چ نیعمەتێکی بۆ تۆ ئامادە کردو، خوایەکی بەڕەحم ببینە، بەحری ڕەحمەت ببینە لە کاتی سەر مەرگە. چونکە ئینسان لە کاتی سەر مەرگە زۆر پێویستی بۆیە بە ظەنێکی باشەوە بەرامبەر بە خوا جەل جەلالوهو بڕوە. بۆیە ئەفەرمێ هەندێک لە پیاو ساڵحان فەرمویانە ئەتخوا لە کاتی سەر مەرگە و توانە باسی ڕوخسەتەکانمان بۆ بکەن، باسی ڕەحمەتی خوامان بۆ بکەن لە سەر مەرگە، بۆی کاتێک کە بە لیقای خوا شادەبینەوە بە حوسنی ظەنەوە بەرامبەر بە خوا جەل جەلالوهو بڕن. ئەتوانین بە کورتی بڵێن لە بینی خەوف و ڕەجاء تاڵەموویەکی زۆر باریک هەیە، ئەویش ئێمەین. ئێمە چی بوو ئێمە باشە؟ ئەکرێ بڵێن لە ژیانمانە لە ڕۆژانەی خۆمانە
ئەگەر خەوفمان لە خوا جەل جەلالوه زیاد بێ زۆر باشترە بۆ ئێمە بەڵام لەسەر مەرگمانە پێویستمان بە ڕەجاوە و پێویستمان بە ڕەحمەتی خوا و چاوبڕینە ڕەحمەتی خوایە. خوای گیان داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە عەفومان کە یا رب العالمین. خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە خوایە پەنا ئەگرین بە تۆ لە عەذابی قەبر پەنا ئەگرین بە تۆ لە سوئالی نەکیر و منکەر پەنا ئەگرین بە تۆ پەروەردگارە لە وەستان لە بەردەم تۆ پەروەردگارە پەنا ئەگرین بە تۆ لە تۆ یا ئیلاهی. خوای گیان داوای عەفوت لێ ئەکەین داوای بەزەیید لێ ئەکەین یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ لەم دنیای دەرمان مەکە خوای بە شایەتومانەوە نەبێ یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان عاقبەتمان پڕ خەیر کە خوای گیان داوات لێ ئەکەین بە شایەتومانەوە لەم ژیانە دەرمان بکە یا ئەکرەم الئەکرەمین بە ڕەزای خۆتەوە دەرمان کە لەم ژیانە تو گەورەی خۆت ئەم عەبدایەتە کرچ و کاڵانەی کە ئەیان کە لێمان قبوڵ کە یا ربی خوای عەبدایەتەکانمان لێ قبوڵ کە بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. خوای گیان لە گوناهەکانی لەمەوە پێشمان ببوورە گوناهێ لەمەوە دوایی کەین و فریای تەوبە ناکەوین خوای عەفومان کە یا ربی خوای گوناهێ بە ئاشکرا کردمان عەفومان کە بە پەنهان کردمان عەفومان کە گوناهێکی گەورەمان کرد عەفومان کە گوناهی سەغیرەمان کرد عەفومان کە پەروەردگارە تۆ عەفوکاری و عەفوت زۆر پێخۆشە ئێمە گوناهباریش عەفوکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان ڕەحمەت و کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە ئارامی بەسەر دڵمانە ببارێنە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە ئارامی بەسەر شار و وڵات و نیشتیمانمانە ببارێنە ئارامی بەسەر گۆڕەکانمانە ببارێنە ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه و آله وسلم ببارێنە. یا ربی خوایە هیدایەتمان زیاد کە خوایە هیدایەتمان زیاد کە دامان مەزێنە لەسەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە دامان مەزێنە لەسەر دینداری دڵمانە شیرینتر کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای خۆشەویستی خۆت و پێغەمبەرەکەت ئال و ئەصحاب هەر هەمووی لە دڵمانە بچەسپێنە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە گوناه لە پێشچاومان ناشیرین کە تاعەت لە پێشچاومان جوان کە همەتمان بەرز کە بۆ خواناسی دینداری تاعەت عەبدایەتی یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان حول و قووەتێ نییە بە تۆ نەبێ دڵەکانمان پەروەردگارە بخەرە سەر خواناسی یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان هەر کەسەمان کۆمەڵی گرفتی هەیە تو گەورەی خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە ئێمە خوای گیان هانا و پەنایەکمان نییە دەسی بۆ بەرزکەینەوە هانا و پەنامان بۆ لای تۆ هێناوە گرفتەکانمان چارەسەرکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە ئەومان بە مناڵە مناڵەکانی ساڵحکە ئەومان کەم ڕزقی حەڵاڵی زیادکە پەروەردگارە ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان گوناهبارە لێ خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە ئەومان تووشی دەردی گوناه هاتووە خوای ڕزگاری کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوال لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەگەر لەناو موسیبەت و بەڵایەکان خوای ڕزگارمان کە نەجاتمان بدە پەروەردگارە سپاردە لای تۆ زایە نابێ وا ئیمانی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ وا دایک و باوکی خۆمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. خوای سپاردە لای تۆ زایە نابێ وا مردووی ئیماندارانمان هەر هەموو سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان سپاردە لای تۆ زایە نابێ یا ئەکرەم الئەکرەمین پەروەردگارە وا خۆمان و خێزان و ماڵ و مناڵمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببوورە لە گوناهی خێزان و مناڵەکانمان ببوورە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە لە گوناهی خزم و ئەقریبا و خۆشەویستانمان ببوورە لە گوناهی دراوسەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین لە گوناهی هاوشاریانمان ببوورە هەر کەس مافێکی بەسەرمانەوەی خوایە لە گوناهی ببوورە خوای غەیبەتی هەر کەسمان کردو عەفوی کە پەروەردگارە غەیبەتی هەر کەسمان کردو عەفوی کە یا ربی خوایە ڕق لە دڵمانە بەرامبەر بە هەر موسڵمانە پێیا بۆ خوای عەفوی کە یا ربی خوایە دەرەجاتی موسڵمانان عالی کە ئیمانیان سەلامەت کە ئیمانیان بپارێزە یا ئەکرەم الئەکرەمین خوایە پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ لە عوجب یا ربی خوای گیان پەنا ئەگرین بە تۆ لە شوبهات پەنا ئەگرین بە تۆ لە شەهەوات خوای دڵمان ساخ کەرەوە بۆ خۆت یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە خوای ئەم دوعانەمان لێ قبوڵ کە بە بەرەکەتی ئەم دەرسە خوای گیان دوعاکانمان بەرزەکەینەوە بۆ لای تۆ لێمان قبوڵ کە یا رب العالمین. یا ربی خوای گیان بەزەیی و مەرحەمەتی خۆت بەسەرمانە ببارێنە لێمان قبوڵ کە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوای گیان هەر هەمومان بە لیقای خۆت شاد کە یا ئەکرەم الئەکرەمین.
لبهشتا لخزمت بيغمريانا صلى الله عليه وآله وسلم كومان كروا دي خواجان ألم مجلس وصلاب بيغمريان صلى الله عليه وآله وسلم أنيرين خواجان داواء اللي أكين صلى الله وكاني أمي بيبقينا خوايا بأندازي دنكي هنا ركاني هلبجا صلاة والسلام بو أنيرين بي صلوات والسلام بو أنيرين بيبقينا يا ربي خواجان بأمتي أو قبول منك لجير سيبري آلاي أو حشر منك بأمتي أو حساب منك پروردگار لبهشتا لحضوري أو أكو منك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين.